دعوەی پێغەمبەران بکەوێ و دەست بگرێ بە دینەوە تۆمەی بۆ تێ لەم لاو لەو لاوە چونکە زۆریان بە پێغەمبەران وتووە تۆ من بابل ئەولا خەڵق قسەت پێکە تۆش خەڵق قسەت پێکە خەڵق تۆهمەت بۆکە خەڵق درۆ دەلەسەت بۆکە یعنی بەڵگەیەکی پێ نییە بڵێ کاکە ئەو ڕێگایە بە بەڵگەی ئەم ئایەتە و ئەم حەدیسە ڕاست نییە هیچی پێ نەماوە خەڵق لە دەوری نەما باوی نەما الحەمدولله پوچەڵ بووە داعوە بانگەوازەکەی تێ تۆهمەت بۆکە یەکێ لەوانە مامۆستایەکەیە بەناوە مامۆستا پرۆفیسۆرە لە ناو خۆیانە یعنی یەکێ لە مامۆستاکان تۆهمەی بۆکە لێ کاکە گوێ لەوە ڕانەگرن بۆ ئەوە کوڕەکەی هەتا ئێوەرە خەری عارە خواردنەوەیە بەشەو لە بان شارەکە خەری عارە خواردنەوەیە کوڕەکانش هەمووی مناڵ سێم تۆهمە و درۆ دەلەسەیەکە هیچی پێ نەماوە بڵێ کاکەەوە مناڵەکانی خەریک عارە خواردنەوە شەوە تا بەیانی مناڵشی مناڵ وردە هەزارەها تۆهەمە کاتێ هەتاوەکو هێواش خەڵک گوێ لە بانگەوازی حەقەگرێ و قورئان و سونەتەگرێ کاکەوانە ئیسرائیلین مەکەن هەنێکی پێچ و ئیسفادەی نەبوو خەڵک سێرەکەی ئەمە داعوە دینی حەق ئەمەیە کاکەوانە وەهابین نەکەن بۆ خاتر خوا جوای کورە نەڕۆنەوانە وەهابیش ئیسفادەی نەبوو ئەمجا ئەوە ڕاستوی بۆ تێ نازدام لەکوێ اینجا کاکەوە یەکێتی ئەوە فڵانی ئەوە فیزە هیچیان بۆ نەماوە دەستەکەن بە درۆ دەلەسە و تۆمەکردن و بۆتانکردن ئەمە بانگەوازی پێغەمبەران وابووە ئەبێ گوێ نەدەی چی ئەڵێ با بڵێ ئیسرائیلیت پێڵێ یەهودیت پێڵێ وەهابیت پێڵێ مەدخەلیت پێڵێ جامیت پێ هەچیت پێڵێ با بڵێ من هیچی نیم پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ قوڕەیش ئەڵێن محەممەد درۆکە عەلەیهی الصەلاة وەسەلام بەڵام من دەستپاک و ئەمینم من هیچ حزبێ نیم بەڵام حزبیە بێنە بڵێ با من حزبی نیم واڵێ ناڵێ بەڵام من هیچ حزبێ نیم و هیچ لایەنێک نیم دعوەی حەق و دینی خوای پەروەردگار ئاوەیە تاعنە دەن لە شەخسی ئەو کەسە کە بۆی خەڵکی گوێی لێ ڕانەگرێت کورە نەکەی ئەوانە ئەڵێن پێغەمبەر نییە ئەوانە ئەڵێن تاپیحا نییە بەڵام نەیانزانی بەسەر خۆیانە ئەشکێتەوە خاڵێتر لەوانە یا بەدعوەکە قال تعالى وإذا تتلى عليهم آياتنا بينات كاتي قرآن وحديث بوخن ريتو بجواني قالوا ما هذا إلا رجل يريد أن يصدكم عما كان يعبد آباؤكم كركاك وانا هنشترن كي باوبا بيلان من ويان كردوه تو قرآن وحديث بوري أو أنا رنشي يريد أن يصدكم عما كان يعبد آباؤكم يو باوبا بيلان تنكاكا كي باوبا بيلان وتيانا هالخواب فرسبتاكو تنها نكي بابا أو قبرش اسفاديه هيا أو بياو شاكش لخواني زكتكاتو برو أو هين منالا أو هين لرزوتايا أو هين سريشيا أو رزق تدا أو عافيتك بيبخشي أو شيتي شاكتكا كاكا معناها لخوان وهاتنا لأن القرآن والسنة هذه باوركان شوانا وإذا تتلى عليهم آياتنا بينات قالوا ما هذا إلا رجل يريد أن يصدكم عما كان يعبد آباؤكم قريكتي وازبني لديني باو بابيلانت نكن بقسي في غنبران نكن أوانش آولا طعنا لدعوة كتدن كاكا إما تسراي شان صالة باو بابيلان من أويان كردو أميان كردو كاكا أويان كردو بغلط كردو يانا يا وتا سيد القرآن كان خداي قرأ فرمي وقال فرعون ذروني أقتل موسى وليدعو ربه فرعون أيوت وازم لي بينا من موسى أكو جمو أويشي كوالا قال موسى وخوا فرسيبتاكو تنها بوشي فرعون بو أيكو جي موسى بو أويك إيماني بموسى هاو ديكو جي لبر أم سببا كما سببك يا إني أخاف أن يبدل دينكم قومك ما فرعون دا قومك يوالي من لو أترسم دين تانيتك بدا أم موسى فرعون خوي بدين دار زاني إني أخاف أن يبدل دينكم كل نكن ودين تانيتك دا أو أن يظهر في الأرض الفساد فسادي أنا تولى سرزوي يا روكات قومك أي قومكم إيه وتشيرين أمر تامشيه ده إيه وتشيب كني شيء